بەڵێ سیاس سڵاو دەبێت پاڵپشت بە قسەکەی باخانخان لە ڕانی ئەگەی ئێمە بکەین ناو ئاوەکە چێشەمان نییە ینی خۆمان بەلەوانی و خەڵکیشمان ڕزگار کردووە هەندێک جار لە ناو ئاوەکە ئێستا ئێمە لە قەزای دوکانی دیارە ئەمڕۆ کەسێم ڕۆژی جەژنە قەڵەباڵغێکی ئێجگار زۆر هەیە لە قەزای دوکان گەشتیارێکی ئێجگار زۆر هاتووە چووکە تۆڵەی ساڵانی ڕابردووشیان کردو بە تایبەتی پارەکە کە بۆی کۆڕۆناوە قەدەغی هاتچۆ بوو هیچ گەشتیارێک لێرە نەبوو و بە تایبەتی کە ماگی ڕەمەزانیش تەواو بووە ئێستا گەشتیارێکی ئێجگار زۆر ڕویان لە قەزای دوکان کردو زۆربەی کەپەکان پڕ بوونە و گەشتیاری شارەکانی هەرێم باشوور و ناوەڕاستی عێراق یعنی تەنانەت لە ئێران لە تورکیا خەڵک هاتۆتە دوکان شوێنێکی گەشتیاری گرینگە من ئەم خێزانە دەچم بۆ لایەن وا پێچ ناحازر بکەن دەچم بۆ لایەن بزانم ئەمان لە شوێوە هاتوون قسەیان چییە چی دەڵێن سەبارەت بە هاتنیان بۆ دوکان ناتا خواردووە یان ئەوە جەمی دووەمە چۆنەوە زۆر باشە سڵاوتان لێبێ باش جەشنا پیرۆز بێ سواسەکەی لەکوێ هاتوون یان لە گەرمیان بەڕێز لە گەرمیان گەرمێ زۆر ئێرش گەرمە نایرە فێن کە جێوی خۆشە دڵڕفێن ئێرە نەداوتن نەجارێ ماومان نەخۆمان هەڵادی نەوەڵایکی لێ نازانم پەیامێکی هەیە ئەمڕۆکاتی وێرە یان وەڵایی پەیام جەژنە پیرۆزە لە ئێوەی بەڕێز و هەموو گەلی کوردەکەم هیوادارم هەموو ڕۆژێکمان هەر جەژن خۆشی بێ هەموو کاتێک ئاوا لە جێوێکی خۆش و دڵڕفێنە یەکتری ببینین و ئینشاءڵڵا کەباب لێدەرێکی باشی تو ئەوە زۆر جار ئەو کەبابەکە لێ دەی دەیخەنە سەر ئاگر بۆن منە بەریەدا ئەمە بۆ هی توش بەریەدا نەبەری نادەین چکۆم لە زووە کات خۆی کەباب دۆی خۆی نارێت ترژونیە نەخوا بۆ فرۆشتن نییە تا شەکەش بکەی باش ئەی باش نەعیبی نییە کەبابێمەوە ناکەوێتە ناویش چی پێکاتوە ینی بۆ چی مادەی دیکەی بەس گۆشت و چۆری لەگەڵ خۆیەتی ئاردشی تێکن بۆی تون نێگال تێ بکە تامی نامێنێت من هەڵەدەم کەسانی دیکە ژوەر بگرم بزانم ئەوان چی دەڵێن یەکەم جارتە بێ بۆ دوکان تۆ چی دەڵێ خات ڕەندەنگیش خۆش نازم شتێکم تێرە نەوەڵا زۆر هاتووم ناسنە شوێنی کەیان بەس دوکان هەڵە بژێت وڵا بۆ شوێن تریشەچین بەس دوکانی لا من خۆش تێبینی چی لێرە بە تایبەتی شوێنی قەدەغەکردن ینی لێ نووسراوە یان چ تێبینێکت کرد کە ئەم دیمەنانت بینی بە شتێکی باشم زانی مەلوانی باشی مەلەوانی زانم بە زۆر نا مەلەم میکیازەکە لێ بێت کێشەنی با لێ بێت چیا من گەشتیاری زۆر هەیە لێرە ئەگەر وعد نادەین با بزانین چیە بێ ئەگەر شوێنی باشترمان دەستکەوت ئەو ناینەوە هەوڵەدەم چی ئەگەر دەفەتە بێ خەڵکی دیکەش وەرەگرین بە تایبەتی ئەو گەشتیارانەی کە بزانم لە باشوور و ناوەڕاستی عێراقیان بوون و لە ڕۆژهەڵاتی کوردستان لە وڵاتانی ترەوە هاتوون بۆ ئێرە بە تایبەتی هەندێک خەڵکن لە مەنتیقەی مووسڵەوە هاتوون من پێشتر قسەم لەگەڵیان کردووە کەپەکان بەشێکی ئێجگار زۆری ینی بوون بە گەشتیار تەنێنراوە گەشتارێکی زۆر هاتووە بۆ ئێرە ئەمەش خێزانێکترە بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵتانین بزانم ئێوە سەبارەت بە پەیامی جەژن لەکوێوە هاتی خۆتە تۆ لەکوێوە هاتووی جان لەکوێوە هاتووی بەڵێ بەردەوام دێنەوە نیە وڵی تر جابەجارێت خۆن سەدای سیدەکەین زوو وڵام تر جابەجای ژین بۆ هێنیش بۆ بالیفەکە داوە بخۆ قسێکت هەیە وڵی تر پیرۆزبایی جژن لە هەموو لایەکەین و جەوێکی خۆشە و لەخوا بەزیابێ و بێ مشکلی ئینشاءڵڵا لە خۆشیە ڕاستەکەین دەستان خۆش بێ دەسمە لای عایلێکی تر پێشتر ئاماژەم پێدەر لە مووسڵەوە هاتم دەمەوێت بزانم ئەمە قسەیان چیە بارودۆخی ئەوێ چۆنە بە تایبەتی ئەوێ بۆ منە پلێکی گەرمای بەرزی هەیە دێنە ئێرە جێوێکی خۆش و فێنشی ئەگەر کابینەمانەکەش هاوکارم بی لێرە دایم لایانی پەیوەندیدا بەرەبەراتی گەشت و گوزار و بەرگری شارستانی بەردەوام ڕێنمایی بە هاوڵاتیانە دەن کە وریای ئەم ئاوە بن لەبەرەوەی ساڵانە و لە کاتی گەشتەکاندا خەڵکێکی زۆر لە ناو ئاوداخنکاوە بۆیە هەرچەند ئێستا ئاستی ئاوەکە دابەزیوە بەڵام دایم ڕێنمایی بە هاوڵاتیانە دەن ئەگەر هاوکارم بی کامێرەمانەکە دەمێ بزانم ئەم هاوڵاتیانە ژوەگرم دیارە خەڵکێکی زۆر لێرن ئەگەر نێزی بیتەوە لێم مامەجیان سڵاوتان لێبێ بەس بێت ئێرە بۆی دەم چاوتان ڕناگەستێ لە شێوە هاتون ئێرە ئێمە لە سلێمانی هاتوون لە سلێمانی قسە چیە ئەمڕۆ چ پەیامێکی وڵا پەیاممان چییە جەژنە و جەژنی ئەم بسڵمانانە پیرۆز بێ لە هەموو خەڵک جەژنە و هەر بە عاجز یارن چیە مەسەڵ بۆ عاجز هەڵما جارێ ماومانە پێچێ ماندوو بن هەندە هەڵپەر ماومانە پێشی ناخی هەڵپەرگەکە ئینشاءڵڵا پێشێخین فەرموو دەست پێکەن ئێستا نانە دوای سەعاتێ دو سەعاتری بات نانت خواردن لە دوای نان خواردن کە نانمان خوارد ئەو کاتە خەرجیەکەی نانەکە تۆ لە شو هاتوو من لە کەرکووک هاتووە باسی کرد باشە وەزعی باش ئەم ئەوە دێتەوە نییە تێپەڕێ باش لە کەرکووک جوان ناوچی گەشتیاری هەن یانی بۆ خزمەت کراوە گە بیتێرە
هیچ خزمەتی نییە خزمەتکاری نییە ئەی تێبینی چییە لە ناوچە گەشتیارەکانی دوکان وەڵا دۆکان خۆشە و عالم تێبووە لە بەغاوە دێت لە هەموو شارەکانە دێت ئێوە هەر ئایلی خۆتان ناتیان خزم و کەسم ها عایلێ خۆمان و خزم و کەسەکانمان شاتنی دەستان خۆش ئەو مام حاجێ ژوەگرم بزانم کوردن نییە مام حاجی سڵاو دەبێ هذا حياة لەکوێوە هاتوونیەوە ذكركو لە کەرکوو هذا كركو یەکەم جارە بێتە دوکان اه چ پەیامێک تێ لە ڕۆژی جەژنە چ قسەیەک تێ چ پەیامێک تێ بە بۆنەی جەژنەوە نعلم حياتهم كل زۆر باشە بەشێکتر لەو هاوڵاتیانە وەرەگرن کە لێرەن دەبێ بزانم مامۆستا تو تازاتی ئەوە ئیشارە پێدەن دەنگتیش خۆشن جانازە مەقامە گۆرانیەتی والله برا من اصلا نخوش نەخۆشی دەیشاڵا خۆشتا بێری خۆی کە نەخۆش بێ بێ و دیمەنانە ببینی وە بزانم سەحەتێکی باش والله اگر چاوت بم ام شتاني طبيعيه بي طبعا زور دلتا كريتوا باشترى بي ان شاء الله ما شاء الله امرا خوشو سپاسان اخي خۆشی بێ بەڵێ من هەوڵەدەم ئەگەر کاتە بێ دەگەڕێمەوە بۆ لای ئێوە لەبەرەوەی ئەم گەشتیارانە دیارە تا ئێستا چەند جاری دیکە بۆ منە بەشێکیان چەند جاری دیکە هاتوونەتە ئێرە چیا ئەو عایلە ئەو خێزانە وەرەگرم تر دەگەڕێمەوە بۆ لای ئێوە دیارە کەباب دەبژێنن یان بۆ زانیاریمان بۆ بگوازیتەوە خزمەت گوزاریەکان ئەم ساڵ چۆنن بەراورد بە ساڵانی ڕابردوو چونکە زۆر جار باس لە کەم و کوڕی خزمەت گوزاری دەکرێت لە سەیرانگاکاندا باش ئەو پرسیارێک تو لێکم خزمەت گوزاریەکان چۆنن لە دوکان دایستە بێ عیبە خوا بە زیاد عیبنی کردووە شتێکە بوو بێ بەڵام لێرە نەبوو بێت و هەست کردو دەبێ ئەم خزمەت گوزاری هەبوو بەڵام نەبووە والله وەکۆم کابینەیەکە ئەمە هەموو زادیم وێرە بێ عیبە خوا بە زیاد هیچ قسوورێکی کەم کورتێکی نییە دەستخۆشیان لەکەینی وای سەرکەوتنیان بوو حاضرین و بەرەو پێشتر چۆن بوو دوکان تا هەڵبژان جژندان پیرۆزێ بەخێر بێن وەڵا شوێنی گەشتیاری و خەڵک زیاتر سەردانی ئەم شوێناکە تو ئێمە تەسوورێک توش چەمان بۆ کەمادە لە باشە چیا من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە بەڵێ خالید سپاس زانیاریەکان بوو سەبارەت بە هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی دوکان خالید سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکان